فێستیڤاڵی جالا بێناڵێ لە شاری تۆکیۆی پایتەختی ژاپۆن کرایەوە. لەم بۆنە هونەریەدا هونەرمەندانی کوردستانیش بە کارە هونەریەکانیان بەشداریان لەم پێشانگایەدا کردووە. جگە لە نمایشکردنی تابلۆکان، پێرفۆرمانس و سمپۆزیۆم و چەندین چالاکی تری هونەریتر لەخۆ دەگرێت. بە سوپاسەوە هونەرمەند سمکۆ ئەحمەد لە لەندەنەوە لەگەڵماندایە. کاک سمکۆ سڵاو لێ بێ. من سەرەتا پرسم پێشانگای جالا بیناڵێ بۆتە نەریتێکی کولتوری هونەری. ئەم پێشانگایە بۆ 2 ساڵ جارێک لە تۆکیۆی پایتەختی ژاپۆن ئەکرێتەوە. سەرەتا سڵاو بۆ کار و کاتان. جالا بێناڵێ جالا ناوەکەی واتە جاپان، ئەفریقا، لاتین ئەمریکا. گروپێکی لە ساڵی هەفتاکانەوە دروست بووە لە تۆکیۆ لەلایەن هونەرمەندی مەزنی بڵێن یابانی هاروی ئیچیرۆ. باشە هەتاکو ئێستا 22 خولمان هەیە. بۆچی بڵێن بە 2 ساڵ جارێکە. بێنالێ بە زمانی ئینگلیزی واتە بڵێن بە 2 ساڵ جارێ. تری نالێ واتە بڵێن بە 3 ساڵ جارێ، لەبەرەوەی کە بە 2 ساڵ جارێکە لە هەموو دنیا هەیە بێنالێ، بەس نەک بڵێن لە بڵێن ژاپۆن، لە هێنیش ئەوروپا شەیە و لە میدڵئیستی شەیە و پێم هین وابێت لە ئەستەمبوڵی شەیە. یعنی بێنالێ بە زمانی ئینگلیزی واتە بڵێن بە 2 ساڵ جارێ، لەبەرەوەی بێنالێ. باشە کاک سمکۆ، من لە پێشەچەکەدا ئاماژە بۆ کرد کە سمپۆزیۆم و چالاکی هونەری تر بەڕێوە چووە. ئەو چالاکیانە چین بە دیاریکراوی ئەگەر بە کورتی بۆمان باسکەیت؟ پێرفۆرمانس و وەرکشۆپی هونەری زۆرەکرێتەوە لە جالا بێنالێ. بڵێن لە ڕۆژی 6 مانگەوە دەستی پێکرد پێرفۆرمانس و سیمپۆزیۆمەکان. ئیتر بڵێن کۆبوونەوەی هونەرمەندانی جیاوازە لە دنیا بۆ نمونە ڕۆژێک هونەرمەندانی فەڵەستینی سیمپۆزیۆمێکەکەن بینەرانیان و بەشداریەکان. ئێمەش لە کوردستان تەبعاً کۆنەری خۆمانەیە و سیمپۆزیۆمی زۆریشمان کردووە لە جالا بێنالێ. گە بڕێیتەوە بە مێژووە لە ساڵی 94 ئێمە کۆرنەری خۆمانەیە وەکو کوردستان، جێگەیەک و پێگەیەکی بەقوتریشمان لە زۆر بڵێن وڵاتەکانی تر. سیمپۆزیۆمەکان سەبارەت بە کاری هونەری بڵێن زۆر جار باز لە کاری هونەری میلەتێکا بە تەنیا. پێرفۆرمانسەکانیش پێرفۆرمانسی هونەرین. ئێمە بڵێن وەکو گروپی هونەری کوردی هەتاکو ئێستا پێرفۆرمانسی نیگار حەسیب قەراغی و کاروان عومەر و چەند جارێک هونەرمەندانی تریشمان بانگێش کردووە کە بڵێن نمایشی خۆیان بکەن لێیە. بەسی تر ئەم ساڵ بەس هونەرمەندانی شێوەکاری کورد بەشدار بووین کە من لە ساڵی 94ەوە هەم وەکو بەشدار بووم وەکو کوریەیتەریش بۆ هەموو خولێک بانگێشی چەند هونەرمەندێکی کوورد دەکەم. بۆ ئەم ساڵی توانی بانگێشی 7 هونەرمەند بکەم. بەڵێ کەواتە کاک سمکۆ، پێشەوەی وردەکاری زیاتر بیبیستین لەسەر هونەرمەندە کوردانەی ئەو شێوەکارە کوردانی کە بەشداریان لە پێشانگاکەیە کردووە. پێشەوە پرسم چەند هونەرمەند یان بڵێن چەند وڵات بەشداری لە پێشانگاکەیە کات؟ 25 وڵات، نزیکی 250 هونەرمەند لە 25 وڵاتی جیاوازە بەشدار بوون ئەم ساڵ. لە پێی ساڵەکانە گۆڕێ زیاتریش وڵاتە ئاسیویەکانن. بەڵێ کاک سمکۆ، چەند شێوەکاری کورد بەشداریان کردووە؟ ئایا بەس لە باشووری کوردستانەوە بووە، لە باکوورە، ڕۆژئاوایە، ڕۆژهەڵاتە، شێوەکارانی دیاسپۆرایە بۆ نمونە؟ بەڵێ خۆی لە ئەسڵا هونەرمەندانی کورد لە ساڵی 94ەوە هەوڵم ماوە لە هەر چوارپارچەی کوردستانە هونەرمەند بانکێش بکەم. بۆ ئەم ساڵ هونەرمەندانی باکوورمان هەیە، ڕۆژاوامان هەیە و باشووریشمان هەیە، بەداخەوە هونەرمەندانی ڕۆژهەڵاتمان نییە. 7 بڵێن هونەرمەندم داوەت کرد بۆم ساڵ کامانن: ئیسماعیل خەیات، لوقمان ئەحمەد، لاورانس کامانس، ئیلیا کیرکان، سۆنیا ئەحمەد، ڕۆژدی ئەنوەر، سمکۆ ئەحمەد کە بڵێن خۆمم. 6مان بە هونەر بڵێن بە تابلۆ بەشداریمان کردو. تەنها هونەرمەند ڕۆژدی ئەنوەر بە کاری بڵێن ڤیدیۆ بەشداری کردبوو. بەڵێ باشە کاک سمکۆ، کاردانەوەی بەشداربووان یاخود میدیاکانی ژاپۆن بە شێوەیەکی گشتی لە بەرامبەر تابلۆی هونەرمەندانی کورد چۆن بوو؟ هونەری کورد بە جدی هونەری کورد لە ساحەی هونەری جیهانیا زۆر کەمە وجودمان، بۆیە بینەر و کوریەیتەر و گەلەریەکان بە چاوێکی تایبەتی و سەری هونەری کوردیەکەن لەبەرەوەی کەمە. ئەتوانم بڵێم ئێمە لە کۆرنەرێکی بچووکی مترۆپۆلیتان میوزیەمی ژاپۆن کە هیچێکە لە مۆزەخانە پلە بڵێن یەکەکانی هێنیە یابان، مۆزەخانەی گەورە مترۆپۆلیتان، بینەرێکی خۆی هەیە و کوریەتەر و گەلەریەکانی شەمیانە. ئەتوانم بڵێم جێکەوتێکی زۆر باشمانە بۆ لە هۆڵەکە حزورێکی زۆر باششمانە بووە. نەکەین بڵێن ئەم خولە بڵێن تەناخولەکانی پێشوش هونەرمەندانی بڵێن
یابان و بینەرانی تۆکیۆش ئاشنان بە کارەکانیمە لە بەرەوەی لە ساڵی 94 کۆرنەرێکی خۆمان هەیە و بەردەوام بینەرەکانمان یەنەوە ئەتوانم بڵێم جێکەوتێکی باشمانە بۆ لە ناسانی کەلتور و فەرهەنگ و مێژووی کوردستان. بەڵێ کەواتە کاکسمکۆ ئێمە چی بکەین کە هەژمونمان زیاتر بێت بەشداری بوونمان لە بۆنە و چالاکی هونەریەکان زیاتر بێت بە تایبەت لە دیاسپۆرا بێت یاخود لە ژاپۆن بۆ نمونە ئاسیا یاخود ئەمریکا ئوسترالیا هەر بوارێکی هونەری بێ. ضرورە بەڕای من وجودی هونەرمەندی کورد لە ساحەی هونەری جیهانیا ضرورە. ئێمەش جیلێکین شانسمان هەبوو کە هاتی نەدەرەوەی کوردستان ئەو بڵێن بوارەمان هەیە. ئەتوانم بڵێم ئەوە ئەرکی هونەرمەندانەیە کە لە دەرەوەی کوردستانن بتوانن ئاکتیڤ بن، بتوانن بەشداری بکەن لەو بێنالێ گەورانەی جیهانە. من بڵێن ڕای خۆم بە بڵێن تەنیا توانیمە دەورێکم هەبێ بڵێن لە بێنالەکانی یابانە بەسین بەجددی لە ئەوروپا و ئوسترالیا و ئەمریکاش ضرورە لەم جۆرە چالاکیانە هونەرمەندی ئاکتیڤمان هەبێت. بەڵێ بەزی تر توانای تاکە کەسیش محدودە. بەڵێ کاکسم کۆ من دوا پرسیاردا ڕاستاکەم لەبەرەوەی کاتم کەمەگە بە کورتیۆڵام بیتەوە بە نیاز نین ئەزمموی لەم جۆرە ئەگەر لە داهاتووشا بێت لە هەرێمی کوردستان دووبارە بکرێتەوە. وەڵاهی زۆر حەزەکەم من لە ساڵی 2006 پێشتریش ئاماژەم بەمە کردو کۆمەڵێکم دانا بە نای کۆمەڵی هونەری باران. ئامانجیم کۆمەڵێ ئەوە بوو کە هونەرمەندانی بڵێن یابان بناسیێنێ بە هونەرمەندانی کورد و بە عکسیشەوە بەسین بەداخەوە تاکۆسە بەس بڵێن لە یابان ئاکتیڤ بوون. حەزەکەم لە داهاتووشە بتوانین لە بڵێن مۆزەخان و گەلێرەکانی کوردستان بتوانین هونەرمەندانی ژاپۆن داوت بکەین کە خۆشیان بێن لە کوردستانەوە لەهینەوە نزیکەوە ڕوتی هونەری و کوردستان ببینن. ئێستش لە کوردستان مۆزەخانە و گەلەری باشمانەیە کە بڵێن ئامادەن بۆ شتانە. بەرەوە حەزەکەم لە ئایندە تا چالاکێکی وایە بێ کە بۆ بڵێن هونەرمەندانی دەرەوە بڵێن بۆ ناو کوردستان و لە بڵێن نزیکەوە ڕوتی هونەری کوردی ببینن باشترە. ئێمەش بە هیواین هونەرمەندی شێوەکار سمکۆ ئەحمەد سوپاس کە ڕاستەوخۆ لە شاری لەندەنەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن وەک هەمیشە.